خۆشەویستان، ژیان پڕە لە دەرفەت. مرۆڤ تا ئەوەندە تەمەنی ئەگوزەرینیت کۆمەڵێک دەرفەتی لە پێشن. گرینگە ئەو دەرفەتانە بقۆزینەوە، لە کاری چاک و باش بەکاریان بینین، چونکە سبێنێ لەوانەیە بربەستێکت لۆ دروست بیت ئەوەی ئەتوێت لەوانەیە نەتوانی ئەنجامی بدەیت. بۆیە خەمخۆری خۆتان بن، خەمخۆری ماڵ و منداڵتان بن، دەرفەتەکان لە دەست مەدەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکە 5 دەرفەتمان پێ ئەناسینیت کە پێویستە ئێمەی موسڵمان هۆشیار بین، ئاگادار بین، ئەو دەرفەتانە بقۆزینەوە، لە کاری چاک و باش بەکاریان بینین، ئەگەر نا دوایی پەنجەی پەشیمانی ئەگەزین کە ئەویش سوودی نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکە ئەفەرمێت ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمسین، ئەفەرمێ 5 شت بە دەرفەت بزانە بەر لەوەی 5 شت ڕوو بکات. یەک لەوانە ئەفەرمێ حەیاتەکە قەبلە مەماتیک، ژیان بە دەرفەت بزانە بەر لەوەی مردن یەخەت بگرێت. ئەو تەمەنەی کە خوای گەورە پێی بەخشی تەمەن گەورەترین سەرمایە و دەستکەوتی منوتووە. ئەو تەمەنە لەشتی باش بەکاربینن. ئەگەر مردن یەخەی گرتی ڕێگەت پێنادات یەک جاریش بڵێ سوبحان الله، یەک چرکەڕێت پێ نەبڵێ لا ئیلاهە ئیلا الله، بڵێ ئەستەغفر الله. ئەوانەی کە لێرە ئامادەن، ئەوانەی کە گوێیان لە ئێمەیە تەمەنێکیان بەڕێ کردیە. ئەو تەمەنە لە ملیارات چرکە سات و هەناسە پێکاتیە. هەوڵدن لەشتی باشە بەکاری بینن. زۆر کەس هەبوو خۆی حازر کرد بوو لە مانگی ڕەمەزان، بەڵام بەداخەوە خوا حافیزی لێ کردین، ئێستا لە ناومان نییە. مردن ڕێگەی پێنەدا کە لەگەڵ ئێمە بە ڕۆژوو بیت. لەوانە زۆرێک لە ئێمەش خۆمان ئامادە کردوی لەوە شەوانی قەدر، لەوانە مردن یێخەمان بگرێ و ڕێگەمان پێنات بگەینە شەوانی قەدر. کەواتە ئەو چرکە ساتی کە تو تێیدا هەی گەورەترین دەرفەتە. مەڵێ سبەی، مەڵێ دوایی، مەڵێ ڕەمەزانەشی دیکە. زۆر کەسی ئاوا بەو دوایی تەمەنی خۆی بەڕێ کرد، لە ناکاو مردن یەخەی گرت، لێ نەگەڕا هیچ شتێک بکات. بۆیە ئەو حەیاتە و ئەو ژانەی کە تێیداین دەستکەوتێکی گەورەیە، دەرفەتێکی گەورەیە، لەشتی باش بەکاری بینن. 2 ئەفەرمێت شەبابەکە قەبلە هەڕەمیک، بەر لەوەی پیری یەخەت بگریت، گەنجایەتیت، لەشتی باش بەکاربینە. پیریش ئیمتیحانێکی قورسی خوایە، قورسە. زۆر کەس لەوێن دەر ناشکۆری ئەکات، تەحەموڵ ناکات، ئیدی ڕەزامەندی خوای گەورە لەدەست ئەدات. گەنجایەتی گەنجینەیەکە، قۆناغێکە تێئەپەڕیت. تێشپەڕی گەڕانەوەی نییە، عیلاجی نییە، چارەسەری نییە. ئەوەی بە گەنجێک ئەکرێت بە اختیارێک ناکرێت. هەتا اختیارێک ئەگاتە، جارێک ئەگاتە مزگەوت، گەنجێک 100 جار ئەستە مزگەوت و دێتەوە. زۆر کەسم بینیوە ئێستا لەسەر جێگایە اختیار بووە، ئەڵێ خۆزگە بمتوانی بە قاسەکانی خۆم ڕۆژەی 1 جار نوێژی جەماعەتم کردبایە. ئێوە هێشتا نەگەیشتونە ئەو قۆناغە، ئەتوانن ڕۆژانە 10 جار و 100 جار بەسە مزگەوت و بێنەوە. گەنجایەتی دەستکەوتێکە لە دەستی مەدا، دواتر لی پەشێمانە بیەوە کە لەشتی باشت سەرف نەکردیە. یەکێشکە فەرمێت صحەتەکە قەبلە مەڕەضیک، ئەو تەندروستی کە هەتە ئێستا ساغی بەکاری بێنە لەشتی باش. لەوانە نەخۆشیەک فەزئەتەن ڕوو بکات، ئەو نەخۆشیە هەموو پرۆژە و کارت لە بین بەرێت. ساغی نیعمەتێکی خواییە، لەشتی باش بەکاری بینن. هەر ئاوە ساغ نابی، ڕۆژێک دادێ نەخۆشیەک دوور بیت توشمان ئەبێت،
هەموو ئەو هیواتانی کە هەمانە و ئەوەی کە ئەمانەوێ بیکەین بەخوا هەمووی لە بین ئەباتن کەواتە کە ئێستا ساغین با هەوڵ دەین لە شتی چاک لە کاری باش لە شتی چاک جوان بەکاری بینین فراغك قبل شغلك هەتا فراغت هەیە دەستت بەتاڵە پێت ئەکرێت کاری چاک بکە لەوانەیە سەرقاڵیەک ڕوتێ بکات دەرفەتت نەبیت سەلامێک لە ماڵ و منداڵیشت بکەی سەرقاڵی بوون خۆشەویستان نەخۆشیەشی زۆر کوشندەیە بەو خودای ژیانت تاڵ ئەکات نەخەوت ئەمینێت نەخواردنت ئەمینێت نە عیبادەت ئەمینێت نە ماڵ و منداڵت ئەمینێت نە ئیسراحەتی خۆت ئەمینێت کەسێک بڕۆن لەوانە پەسنەوانی کە مەشغوڵن کە دەرفەتیان نییە ینی بازرگانی وەم دیتی ئەڵێ هەفتە سوڕایتەوە یەک نوێژی جەماعەتم نەکردیە هەفتە لۆ هەفتەی عەجایب ئەڵێ جومعەشم چووە لۆ هەن مەشغوڵە هەن غارەدا هەن ڕائەکا لەوێ 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 بەخوا لە جەماعەتم پێ ناکرن الله دەئێستا ئەو مەشغوڵیە ئەوە نیعمەت نییە ئەوە نیقمەتە مەشغوڵی وات لێ نەکات لە خاو خێزان دوور خاتەوە مەشغوڵی وات لێ نەکات عیبادەتت لەبیر بباتەوە مەشغوڵی وات لێ نەکات ئاگای خاو خێزانیش نەمینێت لێ هەتا دەست بەتاڵی ئەوڕۆ پێت ئەکرێت هەوڵدە ئەسپی خۆت تاودە کاری چاک و باشی تێدا ئەنجام بدە دەرفەتی پێنجەمین و کۆتایی ئەفەرمێ غیناکە قبل فەقڕیکە هەتا ئەو کاتەی دەست ڕۆیشتووی کاری چاشی ئەنجام بدە بەر لەوەی فەقیری ڕوتێ بکات مەبەست و فەقڕی خۆشەویستان هەبوونی دووشت ئەگرێتەوە یەک هەبوونی تاقە و لاشە و جەستە و دەروون ڕۆح تاقەش دیکەی تاقەی مادیە هەتا ئەوڕۆ پێت ئەکرێت بە لاشەی خۆت بە دەستی خۆت بە زمانی خۆت بە دەست و قامی خۆت پێت ئەکرێ لی ببەخشە زیاد ئەکات ڕۆژێک دادێ ئەو شتانەت خوای گەورە هەمووی لێ ئەستینیتەوە زۆر دەوڵەمەندمان بینی داهاتی باشی هەبوو بەڵام ئێستا پارەی لۆ کۆکەنەوە بڕواتان بی نەفەرێکم بینی لەو شارەی چەند ساڵێک لەمەوبەر بەیانی زەکاتی تەوزیع کرد زەکات بازرگانێکی باش بوو بڕواتان بێ ڕۆژی پاشتر پاریان لۆکۆ کردەوە باش بوو فەقیرە یعنی حسەی فەقیر و هەژاری بەبیر بوو لە خۆبایی نەبوو ئەو ڕۆژێک کە زەکای تەوزیع کرد ماڵێکی باشە بوو لە ڕۆژی پاشتر ئاگر لە کۆگای بەر بوو هەرچی سامانەیە هەمووی سوتاو لە ناوچوو کە هەمووشی بڵێن قەردی زۆری تێدا بوو ئەو جا پاشنیوەڕۆ بانگەوازیان لۆ کرد ڕۆژی پاشتر پاریان لۆ کردەوە یعنی وێران بوو هاتوو سفری لەحزەیە کە خوای گەورە ئەیبات ئەوە ئەبێت ینی خوا پێداوان باش گوێ لەو فەرموودەیە بگرن کاتێک کە خوا پێیدای دەرفەتە ئەوڕۆ ئەو ماڵە ئەمانەتە سبەینێ لەو دەستەی دێتە ئەو دەستەی ئەویش نامینێت لۆیە هەوڵدن خۆشەویستان دەرفەتەکان لە دەست مەدەن بە هەلی زێڕین تەماشای بکەن بیقۆزنەوە لە کاری چاک و باش بەکاری بینن ئەگەر دەرفەتەکان ڕۆیشتن ئەو جارێ بربەستەکان دێنە جێی کە بربەست لۆ دروست بوو ئەو جار خۆزگە ئیسیفادەی نییە هیچ سوودی نییە خوای گەورە هەموولایەکمان موفق بکات خوای گەورە تاعات و عیبادەتی ئەومان گەل هەموولایە قبول بکات و خوای گەورە لە دەرفەتەکانە موفقمان بکات لە بۆ کاری چاک و باش آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة ما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين